إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەر گیانی بۆ سەر گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. یاسایەکمان هەیە لە شەریعەتی ئیسلامیە زۆر گرنگی پێدراوە، لا أصول فقه إسلامي ولا فقه إسلامية زور بتايبت باس كراوة كأفرمي الجزاء من جنس العمل أو باداشتاني كإنسان وري أقرية أو سزاياني وري أقرية لجوري كرده وكي خويتي أم ياسايا لشريعتها لبواري تزكية وتربية ولبواري عقيدة ولزور بواري ترى جيجي أبيتو. رب العالمين لقرآن بيروزا أفرمي جزاء وفاقا إنسان أو باداشتي وري أقري موافقة لقل أو كردويك أيكات خوشويست من صلى الله تعالى عليه وسلم لكم الله فرمايشتا أم ياسايي راسخ كردو دام زاندو لفكر مسلمانانا ئاەتەکان زۆر زۆرن و فەرمایشتەکانی زۆر زۆرن، هەندێکیان هەڵە بژێرم بۆی ئەم یاسایە بزانین ئێمە چۆن مامەڵەی لەگەڵا بکەین. بنمونە ئەفەرمێ فەذکوڕونی ئەذکوڕکم، ئێوە ذیکری من کەن منیش ذیکری ئێوە ئەکەم، یعنی هەمان پاداشت ئەداتەوە بەو شتەی کە تۆ ئەیکەی. ئەفەرمێ لە فەرمایشتێکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من استمع إلى حديث قوم وهم له كارهون صب في أذنيه الآنك. أفرمي أجر كسي جوي قل لقومي بيان ناخوش بو جوي بقري لقسكانيان وتجاسوسي بسر وكردن يا جورك لجورك كان جوي لقساني كي أوان قر كحزيان نأكر أو جوي لي بقري. أفرمي للروج قيامتها قرقشم أكريتا ناو جوي وآنك بمعنى قرقشمية قرقشم أكريتا ناو جوي چوكا بجوي خرابة كي بيستو چو اشتياني كي جوي لقردو كخلق بينا خوش بوكا إيشي أمن بوا لبرانبرا جوي عقوبة أدري جوي سزاء أدري. لفرمايشتي كي ترى أفرمي بشر المشائين في الظلم إلى المساجد بالنور التام يوم القيامة. أو كساني بالتاريكي الرئ أبرنو ينبو مالكاني خوا آودانا كانوا مجدان بني نوري طواو يعني هي لقيامتا أو نورا هي أم هنقاوانيا كبالتاريكي ناويانا إتر سواء نجي عشايا نجي بياني واتا كردويكي كردو للتاريكية خوا بالنور وروناكي باداشتي أداتو. فرمايشتي كثير من تتبع عورة أخيه تتبع الله عورته. كسي بشون عيبي خلقا بقري وهم إشا تشاوي لسر عيبي خلق خوا جل جلاله فصحي أكا أفرمي رب العالمين بدوا عيبا كان يا أقري خوا بنامن بأقر رب العالمين بدوا عيبي عبدك بقري بشون فصحيك بيلا روايتك أفرمي فصحي أكا ولو لناو مالك إخوابي ولو في جوف رحله أو بيته. لكاروباري السياسة ودصلات داريشة همان تشن خوشويس من صلى الله عليه وآله وسلم أفرمي دعاءك فرمي خواهي جان من ولي من أمر أمتي شيئا فشق عليهم فاشقق عليه. خواهي هركس كاروباري إيمان داراني قرت دز
زەحمەتی بوو بۆ ئیمانداران و عەزیەتی دان و ئازاری دان یا ئیلاهی ناڕەحەتی کە عەزیەتی بدە ئازاری بدە و هەر کەسێ ومن وەلیە من ئەمری ئومەتی شەیئا فرفق بهم کەسێک بوو بە کاربەدەستی موسڵمانان و نەرم بوو لەگەڵ خەڵکە باش بوو لەگەڵیانە خۆشەویست ئەفەرمێ فرفق به خوایان ڕەحمەت و بەزەی بەسەریا بن نەرم بە لەگەڵی هەموو کاروبارەکانی ژیان بەم کەیفیەتە مامەڵەیان لەگەڵا ئەکرێ هەتا خۆشەویست ئەفەرمێ ئەگەر کەسێک ماڵی خەڵکی وەرگرت ئیتر بە قەرز بوو بە هەر شێوازێ بوو من ئەخەذ ئەموال الناس يريد أداءها أدى الله عنه بەڵام نەئەویست خیانەتکە بە قەرز وەریگرت و ئەویست بە قەرز بیانداتەوە ئەویست ئەدای کاتەوە لە کاتی خۆیە خوا هاوکاری ئەبێت و کە بیداتەوە بەڵام ئەگەر بە فرت و فێڵ وەریگرت خۆی گەورەش مۆڵەتی نادا هەموو ئەم فەرمودانە ئەم یاسایە لە زیهنی ئێمە ئەڕەخسێنن دا ئەمەزرێنن کە ئێمە ئیماندار لە چاکە و خراپەیە لە باشە و ناباشەیە لە ئیقتصادا لە سیاسەتە لە هەموو شتێکە کاروباری عەقیدەمانە حەتا رب العالمین سەیری مامەڵەکەی تۆ ئەکایە عەبد چۆن مامەڵە ئەکەی جەزاکەت بە پێی ئەوەیە بۆیە ڕەحمەتی خوا لە ئیبن مەسعود بێ ئەی فەرموو زۆر حەزەکەم ئەی فەرموو زۆر حەز ئەەکەم کە عەبدێک لە عەبدەکان کاتێک کە جۆرێک لە نەخۆشیەکان تووشی ئەبێ بۆ نمونە نەخۆشی چاوی تووشە بێ خوا لە گوناهی چاوی ئەبورێ کاتێک نەخۆشی لە دەستیا دروستە بێ ئازارێ خوا لە ئازار و گوناهەکانی ئەم دەستانەی ئەبورێ چونکە ئەی فەرموو الجەزاء من جنس العمل هەندێک جار ئینسانی موسڵمان حتى خوي أي فرمو ابن عباس أي فرمو حز أكم توشي تابم تا أي تاب همو لا شم بلاو أبي توا خوي قول له جناهي همو لا شم خوش أبي أزار كان لدلتا دروس أبي خوي له جناهي دلت أبوري وهكذا يعني باداشتو سزايتو ربط بوكر دواني كتو أيكي فرما اشتكي بيغمبر هي صلى الله عليه وآله وسلم ك ابن عبد البر زورق لبيا وقوركان رواياتي عن كردوها واختلافه لسر صحتي وشيخ ألباني بصحيح دانه خوشوي اسمان أفرمي صلى الله عليه وآله وسلم أفرمي كما لا يجتني من الشوك العنب يا كما لا يجنى من الشوك العنب شون لناو دركا لداري درك تو ناتواني بيتو تريلي بكيتو درك الناش تبي درك برهم أدا بتمابي درك بتشيني لدواترا تريكو كيتو وشتي وابوتو دستبر رابع أفرمت شون بمشي وازيا كذلك لا ينزل الفجار منازل الأبرار فاجروا كسخرا بكانيش منزلي أوان لمنزلي کەسە چاک و پاش و پاکانە نییە واتە منزلی کافران و بێدینان جیا و هی مسلمانە جیا فاجر و فاسق جیا ئیمانداری جیا ئەفەرمێ فەسلوکو ئەیە طریق شئتم کام ڕێگەتان پێخۆشە ڕێی فوجار بچن ڕێی فوجار بگرن نەتیجە لەگەڵ فوجارە حەشرەکرێن پاداشتەکە لە جنسی خۆی ئەبێ لەگەڵ ئەبرار و چاکەکارانان حتمما پاداشتەکەتان لەوێەوە دەسەکەوێ فأي طريق سلكتم وردتم على أهله هر رجايك لو رجعنا بقرن وش لقال أو خلقاء ابنو لقال أوانا أرن إنسان جاري وهي لقال فجار الري أوان أقري فجورك جناك لقال أهلي غيبة داء شي غيبتي جناكي غيبة بركة قناه باربي وكو لقال أهلي ما يخوارنا داء شي قناه باربي وكو أوان إنسان مسلمان بزانه لتشم موقعك داء شي لچ موقعك أروى شوين كي أكي لقال كي أبي جناهك أوي جنك هر وكو أوايت أم فرماش توامان في أفرمي شو الجزاء من جنس العمل إمام مناوي لم فرمودا أفرمي أو كسي الربازي كافران وفاجر وفاسقان أجري أفرمي ورد عليهم وكان منهم أفرمي وارد أبي تسر أوان لسر أوان حسابك ري وبشك بلوان وتعظن فرق اللوان
وردە وردە ئەگەر لەگەڵ فوجار و فساقە ژیانی بردەسەر و گەڕا وای لێ فەصارە من الأشقیاء ئەبێتە کەسێک لە شەقی و خراپەکان. ئەگەر لەگەڵ ئەبراری شابێ بە عینەن شێواز با کارە چاکەکانیشی نەکردبێ ئەجری ئەوانی دەسەکەوێ لە مەجلیسی قورئانە دائنیشی و قورئانیش ناخوێنی ئەجرەکە دەسەکەوێ. بۆیە الجزاء من جنس العمل زۆر گرنگە. لە فەرمودەیەکە ئەفەرمێ کۆمەڵە دانیشتمە ذکر رب العالمینیان نەکرد خوا لە گوناهی هەموویان فەرمووی ئەبورێم مەلائیکە وتیان نەیەکیان تایە ڕیا ڕەبی لەبەر خاتی تۆ نەهاتووە. فەرمووی وا لەویش بورە مادام لەو مەجلیسە چاک و پاکایە. گرنگە ئینسانی موسڵمان چاوی ڕۆشن بێ بزانێت چی ئەکا. ئێمە ئەمڕۆ لەناو فتنەیەکی ئەم زەمانە ژیان بەسەر ئەبین، فتنەیەکی زۆر سەخت. خەریکە ماڵەکانمان هەڵ ئەتەکێنێ، کەسایەتی ئینسانەکان لە کەدارەکە. ئینسانی موسڵمان ئەبێ زۆر هوشیار بێ، بزانێت لە کوێ خۆی ئەبینێتەوە، لە ناو کام جنسایە هەتاکو پاداشتی ئەو جنسە وەرگێ. لە ناو مۆبایلەکە تا تۆ لەگەڵ کام گروپای، لەگەڵ کێیایی، لە دەرەوە لە واقعی خۆتا لەگەڵ کێیایی، چۆن مامەڵە ئەەکەی، لەگەڵ چ چینێکای، ئایا لەگەڵ خواناسان و دیندارانایت یان لەگەڵ بێدینان و خراپەکارانای. گەنجانی بەڕێز زۆر گرنگە ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم قاعیدە لە ذهن تا بێ. لەگەڵ ڕەفیقەکەتای جنسی تۆ مادام لەگەڵ ئەوایە پاداشتێ وەکو ئەوە. بۆی ئیمامی غەزالی ئەفەرمێ لەم ئاخری زەمانە شێخێکی وەها نەماوە، لە زمانی خۆیەوە ئەفەرمێ شێخێکی وە نەماوە کە ڕێکت کاتەوە ڕاستێک کاتەوە لەبەر خاتی خوا هەموو ئەسراری تۆ بزانێت و ئامۆژگاریت کە و ڕێنماییت کە. ئەفەرمێوە ئینسان خۆی بۆ خۆی عیبەکانی خۆی نابینێ. ئەڵێ بۆیە وا باشە تۆ سەیری ڕەفیقەکانت کەی، بزانە حاڵی ڕەفیقەکانت چۆنە. ئەگەر ڕەفیقەکانە ئەهلی باش بوون دیارە تۆ باشی، ئەهلی خراپە بوون تۆ خراپی، چکە ڕەفیقەکانە ڕنگدانەوەی تۆیە. ئێمە ئیماندار ئەبێ ئەمە زۆر چاک بزانین لە کاروباری ژیانی ڕۆژانەی خۆمان، لەگەڵ ڕیباخۆرانی دڵنیا بە پرژی ڕیبات بەرکەوتووە، بۆیە لەگەڵ یانای، لەگەڵ ئەهلی نەظەڕای بە هەمان چەشن. الجزاء من جنس العمل. یەکێ لە دەردە کوشندەکانی ئەمڕۆ زۆر کات ئینسان حتا لە حەڵاڵەکانی خۆی سوود وەرناگرێ. الجزاء من جنس العمل. جاری وا هەیە کەسێک لە خێزانی خۆی حەڵاڵی خۆی سوود وەرناگرێ، لەزەت ناکە. ئەوەندە هاتووە چاوی بەرەڵا کردووە الجزاء من جنس العمل، عقوبەی ئەدرێ لە هەمان جۆر. عقوبەی ئەدرێ، چێژە پێوەرگرتووە چێژە لێ ئەگیرێتەوە. بۆیە ڕاغبی ئەسفەهانی پیاوێکی عابد و عارفی گەورەیە و فەیلسوفێکی گەورەیە ئەفەرمێ خوا جەل جەلالوه ئەم هەموو نیعمەتەی داوە بە ئینسانەکە، ئەم هەموو نیعمەتە جوانەی کە پێی عەتا کردوون یەکە یەکە لێیان ئەسەنێتەوە بەهۆی ئەو عسیان و تاوانانەی کە ئەیکەن. ئەفەرمێ حتا لاشەی ئینسانیش ئەو هەیە. یعنی ئێوە سیرکەن ئەگەر هیچێکمان خوێی زۆر بخۆین لە ئەخیرە خوێمان لێ مەنعکرێ. الجزاء من جنس العمل. شەکری زۆرە خوار شەکری لێ مەنعکرێ، گۆشتی زۆرە خۆی دوای گۆشتی لێ مەنعکرێ. لە بابەتی معنەوی شەهر ئەو هەیە، لە هەر شتێکە زیادە ڕەویت کرد لە خودی ئەوە عقوبەت ئەدرێ و لێت ڕائگیرێ. بۆی ئینسانی موسڵمان ئەم قاعیدەیە هەم موژدە بەخشە هەم ترسێنەرە. ئەبێ بزانی لە کوێ خۆت ئەبینیتەوە، لە کام عەبدایەتی چاوت گوناهت پێ کردووە، ئیتر کاتیەوە هاتووە ئەبێ مانووی کەی لە خزمەتی قورئانە، مانووی کەی بە تاعەت و دینداری و خواناسی، هەتاوەکو بەرابەری بکەیت لە ڕۆژی قیامەتە الجزاء من جنس العمل. بەڵام کۆتا قسەم لە خزمەتتانە ڕەحمەتی خوا جەل جەلالوه زۆر گەورەیە. ئینسان لە خراپەکانیە بالضەبط هەمان شتی بۆ دائەنرێ. بۆ نمونە ئەگەر یەک نەزەڕێ کرد یەک گوناهە لەسەر نووسرا، بەڵام لە چاکەکانە ڕەحمەتی خوا زۆر زۆر. ئەگەر یەک جار لەبەر خاتی چاو خوا جەل جەلالوه چاوی خۆتێ گرت دە ئەجرە بۆ ئەنووسرێ. لەوە ئەچ ئیخلاست زۆر بێ حەوسەتت بۆ بنووسێ، زیاترت بۆ بنووسرێ. بۆیە ڕەحمەتی خوا لە ئیمامی سەرخەسیبی ئەفەرمێ شەقی بریتیە لەو کەسەی تاکەی گوناهەکانی لە زۆر زۆرەی چاکەکانی زیاتر بێ.
واتە ئەوەندە نەظەری کردبێ بەشی ئەوەیتیان نەهێشت بێتەوە چاوەکانی بگرێ، ئەوەندەی درۆ کردبێ بەشی سدقی نەهێشت بێتەوە، مەجالاتی نەهێشت بێتەوە. ئەم قاعدەی کە عەرزم کردن قاعدەیەکی زۆر گشتگیرە. ئەمڕۆ ویستم لە خزمەتانە ئەو لایەنە زیاتر ڕوونکەمەوە کە ئێمە ئیماندار مکەلەفین بەما دنیامان و ئاخرەتمان لەسەر ئەمە بەندە. هەموو چێژەکانی دنیات و ئاخرەتت لەسەر ئەم قاعدەیە بەند. خۆت هەڵ ئەبژێری وەکو فەرمایشتەکە فەرمووی، طریقی چاکان هەڵ ئەبژێری و ڕێبازی چاکان یا ڕێبازی خراپان خۆت مەسئولی لە خۆت. بۆیە ئەی عەبد بزانە خۆت لەکوێ ئەبینیتەوە، تایبەت کە بەرەو مانگێکی زۆر پیرۆزە ڕۆین، بزانە لە چه سوچ و لە چه کەنارێکە ئۆقرە ئەگریت و ئارام ئەگریت و خۆت ئەبینیتەوە. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەسەر جەم گوناهەکانمان ببوورە. گوناهێ بە ئاشکرا کردومانە خوایە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانەوە کەس ئاگای لێ نەبووە خوایە عەفومان کە، گوناهێ نەمان زانی عەفومان کە، گوناهێ زانیمان و بێ ئەدەب بووین و کردمان خوایە عەفومان کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لێبوردەی خۆت بەسەر دایک و باوکمانە ببارێنە، بەسەر خۆشەویستانمانە ببارێنە، بەسەر مامۆسا و قوتابیمانە ببارێنە، بەسەر گەنج و لاوەکانمانە ببارێنە. یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ببارێنە. یا ئیلاهی ئێمە بەرەو مانگێکی زۆر پیرۆز ئەڕۆین، ڕەحمەت و بەزەی ئەم مانگە یا ئیلاهی فرسەتەکانی ئەم مانگە هەمووی بکەرە قسمەتمان. یا ئیلاهی بمانگێڕە لەو عەبدانەی کە بەسەری بەرزەوە لەم مانگە بە حوزوری تۆ شادەبین یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئەم عەبدانەی تۆ هاتوونەتە ئەم ماڵەی تۆ، ئیلاهی تۆ خۆت ئاگاد لە دڵیانە ئەگەرچی کەم و کوڕی لە نوێژ و تاعەت و عەبدایەتیمانە هەبێ، بەس بەخوا ئیلاهی ئەم دڵانە پڕن لە خۆشەویستی بۆ تۆ. یا ئیلاهی ئەمانە دەستی دوعا بەرز ناکەنەوە تەنها بۆ تۆ نەبێ، ئیلاهی تۆ خۆت شاهیدی ئەمانە سەری بەرزیان نەوی ناکەن لە سوجدا تەنها لە بەردەم تۆیان نەبێ، ئیلاهی ئەمانە ڕکوع نابن تەنها لە بەردەم تۆیان نەبێ. یا ئیلاهی دا ئەوەتە دەستی زەلیلیان بۆ تۆ بەرز کەوتەوە دوعا ئەکەن، دوعاکانیان گیرا بکە. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشويسكام پێغەمبەر خوای صلی الله عليه و آله وسلم داستانی فرێش بە ئێمە گێڵنێنەوە هەنێ قەومەکە وەڵێ ئێمە یوجد داستانەکە باس کەرەوە فەرماوە پێوە بێجە بەنو ئیسرائیل و قەومەکە وەڵتەرینە نەوە کەسێش کوشتێ بێن ڕووی ویرش کردەوە گەرەکش بێت تەوبە کەرەوە لوا پێلا مەڵێوە نەزانی پەنەژوات گەرەکما تەوبە کرد ئایا خوا چەنەم وەژ بوو؟ ئای جواتر نەوەڵا خوا چەنە وەژ نەبوو نەوە کوشتێ بە جەهەنەم یاگێتن دە بەخوا کەروشا سەڵ ئای چش کوشت ئاچش با سەی تەمام بە دەماتر پرسیارش کردەوە چا پێوە عالم و عابدێک و گەورە هەن لوە پەیلاش بەشکم ئاڕێن مایڵ کردەوە لوە پەیلا کەسە زاناکەی فەرماواش هیچ شێوێ نییە بەین و عەبدەکە و خوایە کە تەوبە گێڵنەوە کەی تەوبە کەرە تەوبەکەشا قبوڵە تەوبە کەرە و گێڵۆ تەوبەش کرد سەر و دەستی شەرە ئیپیا ساڵحەیە ڕێنمایی کرد فەرماواش دەگێوە هەنە خەڵەکەش فرە ئیماندار و عابدێنە لۆ پێی ئادەگێ بەشکم خوا چەنەڵ وەش بۆ چەنی عایشا دەستکەرە عیبادەت کەوت ڕا بلۆ بەرەو ئادەگێ ڕانە مەرد مەلائیکە و خاسەی و خراپەی ئامێ نامیش شەقیەکانە بنووسە یا سەعیدەکانە کامیشان بینوێشانە بۆ بە مشتومڕ شەواتەینە ساڵش کوشتێنێ ئەوی تەریوادینە هەنگامەش بەرەو خەیری نێنەوە تەوبەشکردن رب العالمین مەلائیکە و تەرشکیاس کە بینشانە سڵحە کەرۆ فەرماواش بەیدێ با پیمێش جە کامیشاوە نزیک بێ جە لا عیسیان و نزیک بی یا جە لا خاسەی و نزیک بی جە کامیشاوە چانیشا حسابش کرد طبعا رب العالمین چەنی عەبدەکە فرە بەڕەحمە
ما چون رب العالمين روايته وانا زمینش پێی فاڕە نزیکش کردو یەک یوەس نزیکش کردو جا منطقە و خاسەکاوە کاتێ پێماشە تەماشەکەرە یوەسە ئینا چەولاتەرۆ واچە دێکەوە بوو ئی کەسە کەسێەوە خاسە بڕێشە بە خاسیشدا و جە محسینین و جە خاسەکاران نوویسریا و جە سەعید و وەشبەختەکان نوویسری ئی فەرمایشتەی پێغەمبەر خوای صلی الله عليه و آله وسلم چنچێ بە ئێمە ماچۆ یەکەم منطقە و شەڕی جیا بازە بەرەو خێر لوە نەتەرسی چەند گوناه هەڵکردێنێ مهم ئانە گەڵی و تەوبە کەری فتوای غەڵەتە بەی کەسی ناڵی ڕەنگە سەرە و گەڵوەرە چونکە جەهل فرە و کاتی بۆ بە سەبەب و سەرەواردەی ئینسانی ڕەحمەت و خوای فرە گەورن بەزەیی خوای فرە گەورن مهم ئانە ئینسان ژیانە چەنی خاسا بۆ چەنی خراپان نەبوو وەلەو بە هەنگامەوە یوەسێ نزیکتر جە خاساوە بۆ رب العالمین بەرێ فرە گەورە ژوە نەکەرەوە ئێمە هیچ بەرەو مانگە و ڕەمەزانی ملمێ هەر یۆجە ئێمە ئەشم وەش حازر کردەبەوە ئیستیعدادش کردەبەوە چەنی محاولە کەرمێ سفرەکەمە جوان ڕازنمێەوە ئەشم سفرە و ڕۆحیچمان ڕاز نابوو وەڵە ڕەمەزانی هەر یۆجە ئێمە حیسابش کردن ڕەمەزانە چێژ بەکارمارەوە چێژ مسان و هەوڵێمەوە بەتایبەتی تاتەکەی کە فرەمانیە ویرجە سفرە و زاوڵەکان شاکەراوە ئەشم ئاگامە جە سفرە و ڕۆحی ماوە وەڵە ئی ڕەمەزانەی ئیستیعدادمان کردەوە مەهما کان گوناهما فرە بوو چەند گوناه هەڵفرە بوو نەیاوانانێ سەد کەسێ کوشی رب العالمین چێی وەژبێن چەنی جەتۆ وەژم بەرەکێ ڕەحمەت و خوای کریێنێەوە ئینامێ وەرەدەم و بەرەکانە فرە بە گەورەی ئەشم ئێمەش فرە بە خاسی وێمە ئامادە کردەوە تا رب العالمین بەرەکێمە زیاتر وەنەکەرەوە هەر کەسێ جیهاد کەرەوە پێناو خوایەنەوە جوهد کەرەوە هەوڵ بۆ ئیلا رب العالمین هەرچی سبول و خەیر و بەرێ خەیری نێوە نەشکەرەوە خوای گیان داواوە نەکەرمێ چەنەڵ پارمێوە چەنە لاڵێمێوە بەرەکی خەیری ماوە نەکەرەوە ئی مانگە و ڕەمەزانی کەرە مانگە و نور و ئیمانی پێماوە عیبادەتی خوای گیان دڵما ڕۆشن کەرەوە کەرەمە چا عەبدا کە چەنەشا ڕازی بی و عەفوە شاکەری وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله